لەبارەی دوایین پەرسەندنەکانی جەنگی ئیسرائیل و ئێران گفتوگۆی زیاتر دەکەم بەڕێز شێروان شەمێرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە سلێمانی میوانی کوردستان 24 بەڕێز شێروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. با لە هێرشەکانی ئەمڕۆی ئیسرائیل و ئێران بۆ سەر یەکدی دەست پێ بکەین. ئاماژەن بۆ ئەوەی ڕێگای دیبلۆماسی کۆتایی هاتووە، ئایا پێشبینی فراوانبوونی جەنگەکە دەکرێت؟ جەنگەکە سپاس بسم الله الرحمن الرحیم جەنگەکە لە پەرسەندندایە و بەرەو پێشچوونە و ئەو ڕیتمەیەوە ئەم جەنگە وەری گرتووە بۆ ئەوەی ینی بە شێوەیەکەوە ئەی بینین ئێستا لە جەنگی تەقلیدی ناچێت، نەک جەنگی تەقلیدی بە معنای ئەوەیەوە ئەو میکانیزمانەی بەکار ئەهێنرێن لە جەنگەکانەکەەوە ئەمان بیست پێشتر لەو جەنگە ناچێت، بەڵکو لە بەرەو پێشچوونەکەشی ئاسایی نییە، زۆر تیژە، زۆر بە پەلەیە، هەردووکیان ینی ئێسقانی یەکترەکەنە ئامانج بۆ ئەوەی کە ئێرادەی ئەویان بشکێنێت، چونکە نەتەنیاهۆ کاتێکەوە جەنگەکەی دەست پێ کرد لە سیانزەی مانگ بەیانێکی شەوەکەی هەر بەو شکلە دەستی پێکرد، دوای زانی وەک حیزبوڵڵا لێدانێکی زۆر قرس و تیژ ینی بەپەلە ئەدا لە ئێرانەکان هاوسەنگی دەماغی و عقلی سیاسی دەوڵەتداری لە ئێرانە تێک ئەدات و ئەو کاتە ئێرانە خاتە سەر ڕێچکەیەک بەو شکلێکەوە خۆی ئێوە ئاراستەی ئەکا. بەراوردێکی دروستە کە کەرتی غەزە بەرامبەر بە ئێران بەراورد بکرێت لەلایەن ئیسرائیلەوە؟ من باسی حیزبوڵڵام کرد، نەتەنیاهۆ ئەو عادەتەی هەیە، کەرتی غەزە نا بێگومان نەتەنیاهۆ هەمان سیاسەتی هەیە، نەتەنیاهۆ سیاسەتێکی هەیە پێ ئەوترێ شۆکاندن و ترساندن. شۆکاندن و ترساندن ئەوە یەکێکە لەو سیاسەتانێکەوە ئیسرائیل بە شێوەیەکی گشتیەوە بە تایبەت بنیامین نەتەنیاهۆ بەکاری ئەهێنەیە بۆ مامەڵەکردن لە کاتی دەستپێکردنی هجوومەکانە یان ئەو هێرشانە بۆ بەرامبەرەکەی. ئەمریکیەکان ئێستا ترامپ لە سەرەتایە زۆر پشتگیری نەتەنیاهۆ نەبوو بۆ ئەم شەڕی ئەم جەنگەیکەوە ئەیکا لە هەندێک دوو هۆکار هەبوو ئەمریکاەوە بکە، بەڵام هۆکاری یەکەمیان گرنگ نیە، هۆکاری دومیان ئەوەیەکەوە ئێستا ترامپ زۆر ینی سەرسامە بەو هەنگاوە تیژانەیەکەوە نەتەنیاهۆ نای لە ئێرانە لە ڕێگای مۆساد و تیرۆرکردن یان کوشتن و اختیارکردنی هەندێک لە سەرکردەکانی سوپای پاسداران بە پلەی یەکەم، بۆیان نەتەنیاهۆ پشتی بەوە بەس، بەڵام لە ئێران ناچار بۆ ئەوژ ڕاستەوە ئاستی جەنگەکەی بەرز کردەوە. ئێستا لەو حاڵەتەیان کامیان زۆرتر ئێش ئەگەێنێ بە ئەوی تریان، کامیان زیاتر ئێش ئەگەێنێ بە ئەوی تریان و کامیان زیاتر ئارام ئەگرێت لەو ئێشەیکەوە پێی ئەگات، بۆیە بەو شکلێکەوە ئەی بینین ئاوها و پەرسەندنیش زیاتریش ڕوادا. من قەناعەتم هەیە ئەگەر نەتەنیاهۆ وەڵامی توندی زیاتری ئەو هێرشانی ئەم بەیانیانە بداتەوە، ئێرانیەکان ئەوان زیاتر دەست ناپارێزن. ئێرانیەکان بەتەنیا ئەمە دەکەن، ینی پێشتر بە درێژایی هیلالی شیعی دەمانبینی کە پرۆکسیەکانی ئێران بوون شەڕیان بۆ ئێران دەکرد، بەڵام تا ئێستا ئێران پرۆکسیەکانی دژی ئیسرائیل بەکار نەهێناوە. هۆکاری ئەمە چییە؟ ئەو جەنگێکەوە ئێستا هەیە لە دەرەقتوانایی لایەنەکانی ترانیە ئەوانەیەکەوە پیان ئەوترێ گروپە چەکدارەکان یان بریکارەکانی ئێران لە ناوچەکە لەو توانایانە نییە. ئەگەر حوسیەکان ئێستا توانیان هەبووە ئەوان ئەو جۆرە حاڵەتیان نەکرد. حوسیەکان هەر لە سەرەتا توانیان دەریای سوور دابخەن، لە زۆر کاریگەریان هەبێ بۆ ئابووری ئیسرائیل و بەردومانی ئیسرائیلیشانە کردووە، ئەوانیش موشکی زۆر وردیان هەیە بە GPS کارەکات، بەڵام بارودۆخەکەی ئێستا ئەو جەنگێکەوە ئێستا هەیە زۆر گەورەتر و ئاستەکەی زۆر بەرزترە لەوەیکەوە لە عێراقەوە، تەنانەتیان لە فەڵەستینەوە لە یەمەنەوە ئەو کارە بکرێت. ئەوەیکەوە ئێستا هەیە جەنگێکی سەربازی استراتیژیە، جەنگێکی سەربازی ڕۆژانە نییە. ئەوەیکەوە ئێستا ئەو لێدانەیکەوە هەیە زیاتر ئەوان بیانی لێدانێکی سەربازی استراتیژیە، نەکتەنە عقلێکی داڕشتنێکی سیاسی استراتیژینە، ئاستەکەی استراتیژیە لەو ئاستەیە نییەکەوە ئەو گروپە چەکدارانیان ئەو لانانە بتوانن تەحملی بکەن. ئەگەر ئەمریکا بێتە نێو جەنگەکەەوە ئەو کات چۆنە بێت؟ هەر بە هەمان شێوە جەنگێکی سەربازی استراتیژی دەبێت؟ ئەمریکا بێتە ناو جەنگەکەەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆوە. قەناعەتی ئێرانیەکانەوە هەموو چاودێرەکانیش ئێمە هەمومان ئەزانینکەوە ئەمریکا بەشێکە لەم شەڕە، بەشێکە نەک ئەمریکا، ئەوروپیەکان کە ڕێگە ئاسانیان بۆ کرد، ئەڵمانیا بە تایبەت ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی هۆکارێکی ڕاستەوخۆ بوو، ئەو بەیانەیەکەوە دەری کرد چەند کاتژمێرێک پێش ئەوەیکەوە ئیسرائیل هێرش بکە، هەمویان بەشێکن لەم جەنگە، بەڵام بە شێوەیەکی فیزیکی هەتا ئێستا ڕاستەوخۆ بەشداریان نەکردو. ئەگەر ئەمریکا بەشداری بکە جەنگەکە فراوان ئەبێت. سەربازیانەی ئەمریکیەکان کەوا هەن نەکرد چەند حاڵەتێک ڕوو ئەدا، بە قەناعەتی من سێ حاڵەت ڕوو ئەدا. حاڵەتی یەکەمیان ئەوەیەکەوە ئێران زیاتر دەست ناپارێزە لە ئیسرائیل، حاڵەتی دووەمیان ئەوەیە ئەو بنکە سەربازی ئەمریکانەیەکەوە لە ناوچەکە هەن هەمویان
ئەکرێنە ئامانج بە تایبەت لە کەنداوی عەرەبی عێراق نا يعني لەوانەیە عێراقیش بچێتە ناو بەڵام حەریریان ئاین و لەسەدیان ڤیکتۆریا بەڵام زیاتر لە وڵاتانی کەنداوە لێدانی بنکە سەربازیەکانی ئەمریکەکان لە عێراقا زۆر ئێش بە ئەمریکەکان ناگەیەنێ و کەسیش هاواری لێ هەڵناسێ بەڵام ئەگەر لە دوبەی بدا لە بەحرێن بدا لە قەتەر بدا ئەو کاتە بارودۆخی هەموو ناوچەکە تێکەچێ دووەمیان سێمیان ئەوەیە گەروی ینی ئێستا چاوەکان زۆر لەسەرەوەن کە عێراق بەخراپی ناڵێم کەوا دوورە تێوەگلانی عێراق شتێکە و بە ئامانجگرتنی بنکە سەربازی ئەمریکەکان لە عێراق شتێکی ترە دوشتی جیاوازە من باسی ئەوە ئەکەم کەەوە ئێران لە دانی ئەمریکەکان لەسەر زەوی عێراقی زۆر ئێش ناگەیەنێت بە ناوچەکە چونکە ئێستا بۆ نمونە حەریر کاریگەرێکی ئەوتۆی نییە لەسەر استراتیژی نە سیاسی نە ئابووری نە سەربازی نە هیچ بەڵام ئەگەر لە دوبەی بە ئەگەر لە قەتەر بە لە ئەیدید بە ئەگەر لە بەحرێن بە ئەگەر لە کوێت بدات ئەگەر لغم بیانی بۆم بدا بنێ لە ناو دەریا لە گەروی هورمز بۆ ئەوەی کەوا ئەو پاپۆرانەی کە نەوتە گوازنەوەیان تەنانەت بە ئامانجگرتنی پاپۆرە سەربازەکانی ئەمریکا لە کەنداو ئەوانە ئەوە زیاتر کاریگەری نێودەوڵەتی ئەگەرکراوەیە لە بەردەم ئێراندا یاخوتوانە سەربازیەکانی ئێران بەو شێوەیە کە بتوانێت ئەم هێرشانە ئەنجام بدا ئێرانەکان دەڵێن دەتوانین و ئەوەش کەوا ئەیکەن لە ئیسرائیل ینی واد ناچار ئەکات ئەوەی کەوا تۆزێتی ڕابمێنێت ناچار ئەبێت کەوا بڵێ ئەتوانن ینی ئەو ئەگەر لە ئێرانەوە بتوانێت بە وردی بدا لە بنکەیەک کەوا بە ئامانج ئەیگرێت لە قوارەی ئیسرائیل یان لە خاکی فەڵەستین زۆر بە ئاسانی ئەتوانێت کەەوە پاپۆرێک چەند سەد مەترێک لێوەی دوورە لە گەروی هۆرمۆزیان لە کەندا و ئاوی کەندا و بە ئامانجی بگرێت باشە بەردەوام خامنەی لە گوتارەکانی داداوە لە بەرپرسانی ئێران دەکات ئەوە بیردێنێتەوە کە وەک سوڵتان حوسێن شای سەفەویەکان نەکەن کاتێک ئیسفەهان گەمارۆدرا خۆی بەدەستەوەدا کەواتە خۆ بەدەستەوەدانی ئێران مەحاڵە یان دەکرێت بە چەند مەرجێک ڕازی بێت عادەتێک هەیە ئەوان ئەگەر بزانن کەوا ئەگاتە ئەوەی کە ڕژێم بفەوتێت احتمالە بێنە سەر ئەو وەڵامی ئەو مەرجانەی کەوا ئەسە پێنرێ بەسەریانە قبوڵی بکەن بەڵام ئایا ئەوان ئەو هەنگاوە ئەنێن ئەو بارودۆخی کەوا ئێستا هەیە بە قەناعەتی من ناگاتە ئەوە بۆچی چونکە ئەو جەنگایی کەوا ئامانجەکانی ئەم جەنگەی دیاری کردووە ئەمریکان نییە بریتێ لە نەتەنیاهۆ بۆ جۆرە حاڵەتە ڕازی نابێت و مەسئلەکە هەڵەیەکیش هەیە کەوا زۆر جالێک ئەدرێتەوە هەمیشە باشی چەکی ئەتۆمی ئەکرێت چەکی ئەتۆمی ئەمریکەکان ئیسرائیلەکان ئەوروپیەکان ئەزانن کەوا ئێران چەکی ئەتۆمی نییە گرفت لە چەکی ئەتۆمیان نییە گرفت لە وزەی ئەتۆمیایە ئەوان نایانەوێت کەوا ئێران پیتاندنی یۆرانیۆم بکات بە هیچ شێوەیەک لەسەر زەویەکەی خۆی بە مانای ئەوەی ئەیانەوێت هەموو کەرەستەیەک هەموو زانستێکی پیتاندنی یۆرانیۆم وزەی ئەتۆمی هەموو ئەو کارگانەی ئەو کاراکەن لەسەر زەوی ئێرانە نەمێنن بە هیچ شێوەیەک هەموو توانایەکی زانستی کەرەستەیی تقنی هوەری لە ئێران وەربگرنەوە بینێرنە وڵاتێکی تر لەژێر چاودێری وڵاتێکی ترە ئەو کاتە ئەوان بەشی ئێران بن واتە ئەمە مەسئلەیەکە مەسئلەیەکی نیشتیمانی لە لای ئێرانەکان پەیوەندی بە چەکی ئەتۆمیەوە نییە بە هیچ شێوەیەک ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم موشەکە بالیستەکان ئەوان تەنها بە چەکی ئەتۆمیان بە ئەتۆمی ڕازی نابن بە بالیستی ڕازی ئەبن خاڵی سێیەم بریتە لە هەژمونی ئێران لە ناوچەکە ئەمەیان ئامانجی ئەمریکایە یەکەم و دووەم ئامانجی ئیسرائیلە سێمیان ئامانجی ئەمریکایە ئەمریکا قبول ناکە کە هیچ کەسێک کە بەرایەتی بکە لە هەژمون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێران یەکێکە لەو دەوڵەتانی کەوا ململانەی ئەمریکاکە لە هەژمونە بەڵام ئیسرائیل نە بۆیە ئەڵێم ئیسرائیل بەنیازی ئەوە نییە کەوا لە دانوستان هیچ جۆرە دانوستانێک لەگەڵ ئێرانە بکە هەتا هەڵسوکەوتی خۆی نەگۆڕێ و نەبێت لەو وڵاتانەی کەوا قبولی ئەکە بێک کەلیمە بڵێم وشەی نهێنی هەموو ئەم جەنگە بریتە لە فەڵەستین و ئەمریکەکانیش نایشارنەوە بەتابەت توێژەرە ئەمریکەکان ئەوانەی کەوا لە ئیسرائیلەکانەوە نزیکن نایشارنەوە کەوا لە کۆتاییە ئەبێ ئێران بگاتە ئاستێک کەوا جارێکی کە توانای ئەوەی نەبێ ئیسرائیل کاتێک بە یەکجاری دۆسیەی دامەزراندنی دەوڵەتی فەڵەستینی دائەخات هیچ وڵاتێک نەبێت کەوا بڵێ بۆچی دەست خۆش زۆر سپاس بەڕێز شێروان شەمێرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە سلێمانی میوانمان بوویت.